خۆشەویستانم بەردەوامین دوایەوەی هەفتەی ڕابردوو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بە بڕیارێک وادەیکردنەوەی دەرگای قوتابخانەکانی دواخست. بڕیارە سبەینەی زەنگی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لێ بدرێ و دەرگای قوتابخانەکان بکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا بەشداری مامۆستایان و ڕۆشنەوەیان بۆ هۆڵەکانی خوێندن ڕوون نییە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانداری کەیفی محەممەد سەرۆکی لەخی یەکێتی مامۆستانی سۆرانمان کردووە. مامۆستا کەیفی سڵاوی خوارد لێبێ وەم کاتت باش. سڵاوی خۆی گەورە لە بینەرانی کەناڵ ئەسمانی پێیانش بێت. دواخستنی دەوامی خوێندن بۆ چەند ڕۆژێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆ ئەوە نەبوو کە دەنگی ناڕەزای مامۆستایان دابەش بکات و لە خۆپشاندانەکان ساردیان بکاتەوە. بێگومان وەزارەت پەروەردە هەروەکەوەی هیچ چارەیەکی پێ نەبوو لە چاتەوەی بەردەوامی لە خۆدزینەوە لە کێشەکان وای کردووەکەوە وەزارەت مامۆستایان زیاتر بێ ئومێد بکات لە کاتی داوامکردندا. بەڕای ئێوە سبەینێ مامۆستایانی هەرێم دەچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و پابەند دەبن بە دەوامەکانیانەوە لە کاتێکدا هیچ بەڵێنێکی پێش خۆپشاندانەکانی 27 مانگ جێبەجێ نەکراوە؟ ئێمە پێشتر ڕامانگەاند بوو کە ئێمە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان بەشداری زەنگ لێدان لە قوتابخانەکان ناکەین، بایکۆتی زەنگ لێدان ئەەکەین و هەروەها بە هیچ شێوەیەک بەو وەڵامانەی کەوا وەزارەت پەروەردە داوێتەوە لەو دوو ڕۆژەی کۆتاییدا ڕازی نین کەویش دەستکاریکردنی شتێکی ڕەمزیە. بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان نەخێت بەشداری لەکردنەوەی دەرگای قوتابخانەکان ناکەین. ئەی چێ بەشداری دەکات؟ یەکێتی مامۆستایان بەشداری نەکات، مامۆستایانی ناڕازی بەشداری نەکەن کە زۆرینەی مامۆستایانی هەرێمی کوردستان زیاتر مەبەستم پارێزگای سلێمانیە دەگرێتەوە، کەواتە پرۆسەی خوێندن بەو شێوەیە دەتوانێت بەردەوام بێت یاخود پێویستە حکوومەت بە شێوەیەکی ورتر هەڵسەنگاندن بۆ ناڕازایەتیەکان بکات و وەڵام بداتەوە؟ بێگومان کێشەی پەروەردە کێشەیەکی جددیە. مامۆستایان بە تەواوی نیگەران ئەوەی کەوا بەنیازی داوامکردنیشیان بە دڵێکی نیگەرانیەوە داوام لەوانەیە بکات، بۆیە ئەم نیگەرانی سەرتاسەریە بێگومان و یەکێتی مامۆستایان پێشتریش ڕایگەیاند لە ئەگەری وەڵام نەدانەوەیان بەشداری لەکردنەوەی دەرگاکانی قوتابخانەدا ناکەین و ئێمە بە هەموو شێک لەگەڵ پاڵپشتی مامۆستایانێکەوە کە وەڵامی داڕەوەکانیان نەدرێتەوە بەشداری لە پرۆسەی پەروەردە نەکەن و پرۆسەی پەروەردە لەژێ هەڕەشەدایە بەجددی. زۆر باشە، بەیانی کە زەنگی خوێندن لێ بدرێت دیارە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەو کارە هەڵدەستێ. وەکو یەکێتی مامۆستایان پابەند دەبن بە بڕیاری وەزارەتی پەروەردە یاخود نا؟ وەکو بەشداریکردن لە زەنجی لێدانی قوتابخانە بەیانی ئێمە بەشداری ناکەین، ئاگادار کراینەوە پێمان وتووە کەمە ئێمە ناینە قوتابخانەکان و بەشداری ناکەین لە کاتی لێدانی زەنجی ساڵی نوێی خوێندن. جگە لە بەشداری نەکردن لە مەراسیمی زەنگی ساڵی نوێی خوێندن ئێوە دەوامیش بایکۆت دەکەن و هەڵدەپەسێرن یاخود بڕیارێکی دیکەتان پێیەکە دواتر بچنەوە بۆ دەوام؟ بەپێی ئەو نەخشە ڕێگایکەوە یەکێتی مامۆستایان داینابوو ئەگەر حکوومەت وەڵام نەداتەوە ئێمە لە زووترین کاتدا کۆبوونەوەیکی نەئاسایی بکرێت لە ئەنجومەنی تەلەڤیزیۆن یەکێتی مامۆستایان بۆ قسەکردن دەربارەوەیکەوە بایکۆت تا چەند بکرێت یاخود هەنگاوی تری مەدەنیانەت چێ لەنەو پاش بگرینە بەر. خۆتان وەڵامەکانی ئەنجومەنی وەزیرانتان بینی کە لە سەرزاری پارێزگاری سلێمانی بە وەکالەت بۆ هاوڵاتیانی ئیدارەی پارێزگای سلێمانی خرانە ڕوو. وابزانم لە سەرەتای قسەکانی شت ئاماژەت بۆدا کە هیچ بەڵێنێکی تێدا نیە و خواستەکانی مامۆستایان و تێدا ڕەچاو نەکراوە. بەو بارودۆخی ئێستا کە ئەنجومەنی وەزیران ئێوە دەبێت هەڵوێستەکانتان ئانی بێ و ئەنجومەنی وەزیران بەو شێوەیە وەڵامی داوەتەوە، ئەگەر هەروە بەردەوام بێ ئێوە بایکۆت دەکەن یاخود وەکو خۆت وتت چالاکی دیکەتان هەیە؟ بێگومان هەرو گوتمان چالاکی مەدەنی ترمان هەیە، بەردەوام ئەبین لەو سەر چالاکیەکانمان و ئەو وەڵامەی کەوا ئەنجومەنی وەزیران ئەم دوو ڕۆژە لە ڕێی وەزارەت پەروەردەوە دوێنێ ئاشکرایەکێت بێگومان وەڵامێکی هەڕەمەچیە شتێکی زۆر نازانستیە بەپێی مامۆستایان ئەو بڕەپارەی پیانە درێ شتێکی ڕەمزیە لەوانەیە وەکو ڕاگەاندراوی وەزارەت پەروەردە ڕایگەیاند کەوا لەوانەیە بە پێی مانگەکان بگۆڕێت بە دەردی پاشەکەوتی موچە بکرێت لە سەرەتاشدا
لە پاشەکەوتکردنی موسەوتیان مانگەکانی داهاتوو پێداچوونەوە ئەکەین لە بۆ ئەم پاشەکەوتە بەڵام بەداخەوە ئەبینن ئەوە ساڵێک تەوا بوو هیچ پێداچوونەوەیان نەکرد و ڕەنگە لەوانەی ئەمەشان بە دەردی ئەو خەراتر بچێت و چەند مانگێک بەردەوام بێشتێک ڕەمزی بدەنە مامۆستا تەنها بۆ قایرکردنی و پاشتر ئەم شتەش ببڕێت بڵێن لە دەسەڵاتمان دیە بۆیە ئەمە هیچ جێگای قوبولکردن نیە و وەکو یەکێتی مامۆستایان پێڕازی نین. زۆر باشە مامۆستا وەکو ئێوە چێتی مامۆستانی کوردستان دەڵێن کە چالاکی دیکەتان هەیە چالاکی مامۆستا جگە لە بایکۆتکردنی دەوام لە ئێستادا چییە؟ بەڵێ ئێمە هەروەکو لە یەکەم جار ڕاگەاندراوەکمان ڕاگەیان دواتر گرتبوونەوەی سەرتاسەری بوو پاشان بەشداری نەکردن بوو لە کردنەوەی دەرگای قوتابخانەکان و هەروەکو ئاماژەم پێکرد لە پێشتر لە بڕیارماندا بوو لە ئەگەری و هەر وەڵام نەدانەوەی حکوومەت کۆبوونەوەیکی نەئاسایی ئەنجومەنی تەنفیزی بکرێت لە زووترین کاتدا وە ڕێگای بێگومان ڕێگای تر هەیە کەوا بگرینە بەر و بەردەوام بین لەسەر بەڕێز کەیفی محەممەد سەرۆکی لقی سۆرانی یەکێتی مامۆستانی کوردستان زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵم بووی.